باش تماشاوان نجار و ملکی تایبەت لەسەر داوی پێشهاتان لە دوور پەیوەندیە ناوبارە هەرێما کوردستانی بەغدا و لە بەرزان چونیەتی چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغدا و هەولێر لە ئێستادا کە زۆر جار بێگومان لێدوان لەسەر ئەمە بەڵاو ئەبێتەوە زۆر جار بەرپرسێک لێدوانێکەدا دواتر ڕەتفعلی بەرپرسێکی دی هەبێ زۆر جار ئەم لێدوانانە جێگای دڵخۆشکردن بۆ جادە کە ئومێدیەوە کرێ کێشەکان چارەسەر بکێ بەڵام لە پڕێکەوە لێدوانێکی در ئەنکۆ پێشادێکی دیتێکە پێشەوە کە بێگومان ئەمەشە بێتە هۆی ئەوەی کە ئاسووی چارەسەرکی نام کێشانە نادیارە بێ لە ئێستاژدا باسەوەی کرێ حتا دوێنێ جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاڵێ مەرجی چوونی شاندی باڵای هەرێمی کوردستان بۆ بەغدا ناردنی بۆجێ هەرێمی کوردستانە بوویێرە پەرلەمانتارێکی دیکەی کوردستانیش لە پەرلەمانی عێراقڵێ مالیک عەبادی باس لەوە کردووە کە ئەوان بە مەرجێک بودجە ئەنێرن کە لەسەر مەسەلەی نەفت پرسی نەفت ڕێک بکەون بێگومان کۆمەڵێکێکی تری هەڵبەسراو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداماوە گەلو نونەرانی کورد ئەوانەی لە پەرلەمانی عێراق بەشدارن ئێستا چون ئەروانە چونیەتی چارەسەرکردنی کێشەکان ئایا حکوومەتی عێراق فعلا نیەتێکی وا جددی هەیە کە لە ئێستادا جیاواز لە حکوومەتی پێشتر بێتە پێشە بۆ چونیەتی چارەسەرکردنی کێشەکان بە تایبەتی لە ئێستادا کە ڕەوشی عێراق لە هەلومەرجێکی زۆر تایبەتدایە بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەمە دوو میوانی بەڕێزمان نەوزاد ڕەسۆڵ ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی یەکێتی لە ستودیەکان لە شاری هەولێر هەروەها عەبدولوەهاب عەلی ئەندامی پەرلەمانی عێراق لە سەرلیستی پارتی دیموکراتی کوردستان لە ستودیەکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان بەخێرهاتنی هەردوو میوانە بەڕێزەکەمانەکەین کاک عەبدولوەهاب پێکە لە بەرزتانەوە دەست پێ بکەین بێگومانە کە لەم پرسیارەوە دەست پێ بکەین کە لە پڕێکەوە لێدوانی بەرپرسێ دێتە پێشەوە ئەم نووسینگێ بەرپرسێکی لێدوانێ بەڵاو کاتەوە کە جێگەی دوورخوشکەریە لە پڕێکەوە ئەمە تونترە بێتەوە چۆن لێکەدیتەوە خۆی بەڕاستی من بێگومان زۆر جار ئەم تووشی ئەم جێژەنگی عەلامیە بووین ئێمە لە کوردستانانی و کە تەسریحاتەکانیان لێدوانەکان بەڕاستیتان متەناقضن لەگەڵ یەکتری و ژێگێتەوە بە زۆر جار بەڕاستی بە بێ ئاگایی یان بێ ئەوەی کە زۆر جار باز لەوە کرێت دەبێتی پەرلەمان ئەوەندەی ئاگادار نییە بەشدار نییە لە گفتوگۆگان لەگەڵ مفەوزات گفتوگوانی کە لەگەڵ عێراق کرێ من لەم سەر ئەندامێکی پەرلەمان بێ دانیشت باز لەوە بکە ئەگەر لە قیادەی سیاسی حیزبەکەی خۆی کە مشارک بێ لەوە بنی مفەوز ڕەنگە معلوماتێکی پێ بگە بەڵام لە ناو پەرلەمانە بازەوە نەکراوە ینی تاکو ئێستا کە ئێمە بەشدار بین لە گفتوگۆکان یان لە مناقەشی گفتوگۆکانی بینی وەبدی بەڵێن شاندی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق باز نەکراوە بۆیە ینی زۆر جارەکەوینەوە هەڵانەوەجا من بم ئەو بێ ئەوی تر بێت پێم وایە ینی یا ئستیعجالە یان بێ ئاگاییە لە هەواڵەکە ئەمەش بخۆی تا چەند ئیشکالێکە کە ئەو نێنەرانی کۆر لە بەغدا و ئەحزابەکانی لێرە ئاگایان لە یەکتر نەبێت لە چونیەتی بەرەوەی چونیە پرۆسەیە هەر هەموو لە یەکمان ئەگەمە لەیەکە لەگەڵ قیادەی سیاسی حیزبەکانی خۆمان بەڕاستی و لەگەڵ ئیجماعی قیادەی سیاسی کە بڕیارێک بن بێگومان پەرلەمانی عێراقی لێ ئاگادارەکرێەوە ئەو نۆڕانی کە لە عێراق ئەو دەمەنی کە لە عێراق بەڕاستی بەشدارە بین تێمە زیاترەکەوینە ئەوەی کە ئەگەر هاتوو مناقەشات کرا ئەگەر هاتە پێشەوە گفتوگۆی لەسەر بکرێ بۆی ئەگەمان لە ڕەوشەکە باسی لێ بکەین بەڵام وردەکاری ڕۆژانەی کە بینی کوردستان و حکوومەتی فیدرالی کە ڕۆ ئەدادیان گفتوگۆیات ساڵا دەبێ یان شاندی ئەم لایەن نەخون ینی مەسئولێکی پایبەرزی عێراقی بۆ کوردستانی ئێمە ساڵاتە بێ لە بەغا لەگەڵانە بە حەقیقەت ئەم وردەکارانە لای ئەندامی پەرلەمان نییە من لاشم سێرە گەرێکێک بێ بەڵام وردەکاران لای منە بەڵام عمومیەتی مەسەلەکان بەڵێ لەمان هەیە حەقیقەت ئاگادارەکرین و ڕێگە حیزبەکانی خۆمان کوتلەکانی خۆمان کە کۆبینەوە تەوجیهات هەیە تعلیمات هەیە زانیاری و درێپێت معلوماتت پێدرێت ئەمان هەمووی وایە بەڕاستی بەڵام ئەخیرەن پەرلەمانی عێراق چاودێری حکوومەتی ئیتیحادیە کە چاودێری کارەکانی حکوومەتی ئیتیحادیە کە هەموو یاساکان لەوێ دەرباسە بن بۆی حکوومەت پابند پێوە لە ئێستادا دوا پێشاتەکان لەسەر چونیەتی چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغدا و هەرێم بەرەو چێ گەیشتووە ئەوەندی کێم ئاگادار بین بەڕاستی ئەو گفتوگۆ و ئیتیصالات بەردەوامەوە زۆر جاریش لە ڕێگای مەسئولینی ئێمە لە بەغاوانی کەنەڕێتی ئێماکە لە حکوومەتی با بڵێن ئێستایم کابێنە نوێی عەبادی و هەروەها لەگەڵ ئەوانش کێن سەردانی کوردستانەکان چ لەسەر ئاستی بەرز لە جێگەری سەرۆک کۆمار و تاج سەرۆکی کوتلەکان و هەروەها وەزیرەکان کێن حەقیقەت ئەوانی کە هەمووی کە باسی ئەکەن بەرەو ئیجابی ئەڕۆی استیجابەیەکی ئیجابی هەیە بۆی کێشەکانی نێوان هەرێم و بەغا هەڵکردنەوە بەتایبەتیش ئاخر محاولە هەوڵی جەنابی سەرۆک کۆمار بکات و لە هەموو لەگەڵ هەموو لایەنەکان لەوێ و لێرە دانیشێتوە ئەوێت مبادرێ بکە کە باڵی وجە نەزارەکان نزیکەین و لە یەکتری بۆ چوونەکان نزیک بێت لە یەک بتوانین ئەو کێشانەی کە هەیە و بەردەوامە کۆتایی پێبێت و هەوڵ تەقەلای تریش هەیە و بێگومان فشاری ئەمریکەکان و ئەوروپیەکان و یوئێنیش هەیە لەسەر کەم کێش هەیە بە حەل کرێت چکە وەسی ئەمنی عێراق و هەڕەشی زۆر گرنگ و جدی هەیە لەسەر عێراق بەڵێ
بەڵێ نەوزات دێنە لای بەڕێستان لە ئێستادا کە ئەو شاندانەی حکوومەتی اتحادیە لە بەغدا بەرپرسە باڵەکانی بەغدا بێژگە لە کورتکە سەردانی هەرێمی کوردستانەکەن زیاتر بەرپرسە سونیەکان بنمونە سەرروکی پەرلەمان وەزیری دیفاع ئەمانەن یەکەم جار حەیدەر عەبادی سەردانی شاری سلێمانی کردو ئەویش وەکو نووسینگەکەی ڕاگەیاندووە زیاتر سەردانی بە بۆ ئەحوالپرسینی تەندروستی جەلال تاڵەبان سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆ لە ئێستادا پێچەوانەی جاران بوونەوە جاران زیاتر سەرکردە شیعەکان هاتنە هەرێمی کوردستان ئێستا سونەکان زیاتر دێن من باوەڕم وایە ینی ئەو جۆرە لەکتێک نەگەیشتەی کە لە ڕابردوو هەبووە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراق ئاسەوار و کاریگەریەکانی بەسەر ئێستاشەوە ینی دەردەکەوێت و دەبیندرێت بمانەوە نەمانەوێت لە ڕابردوو کێشەکانی هەرێم و بەغدا تاڕادەیەکی زۆر لەسەر بنەمای یاسایی دەستوری پەیوەندەکان ڕێک نەخراون دەتوانم بڵێم ینی ئەم کێشانەیە کە هەبووە زیاتر کێشەی مۆرچی کەسایەتی وەرگرتووە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا و ئەو ناکۆچە توندەی کە لە نێوان بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی ئەو کات نووری مالیکی هەبوو وای کرد کە ینی ئەم ڕەتفعلە بەهێزە زۆر نایاساییە زۆر خراپە زۆر دوور لە بەها مرۆڤایەتی نووری مالیکی لێ بکەوێتەوە ببێتە مایە ئەوەی کە هەم بودجەی هەرێمی کوردستان ببڕێ هەم موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ببڕێ ئەوەی کە نووری مالیکی کردی کردەوەیەکی نایاسایی کردەوەیەکی دوور لە بەهای مرۆڤایەتی کردەوەیەکی دەتوانم بڵێم زۆر دڵڕەقانە بوو بەرامبەر بە فەرمانبەران و بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان کردی بۆیە بە بڕوای من ئەم جۆرە ناکۆچی ململانەیە پێویست ناکات لەسەر دەستی کابینەی تازای حکوومەتی عێراقی و پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوامی پێ بدەین ئەم جۆرە ناکۆچیە دەبێتە مایە ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرێر بکەن بەڵێ ناوزە پێتوانیە ئەم حکوومەتەش درێژکراوەی هەمان سیاسەتی حکوومەتی هەیە لە کوردستان بەڵێ ببوورە پێتوانیە حکوومەتی عەبادیش یەکەمە چەندین مانگە بێگومان تشکیل کراوە تا ئێستا بودجێ هەرێم حتا موچەی فەرمانبەران نەداوە هیچ ئاسوویەکیش دیار نییە بۆ ناردنیا موچە پێتوانیە ئەمەش درێژکراوەی هەمان سیاسەتی حکوومەتی پێشترە ناتوانین ئەم حکومە بدەین ئەمڕۆ وتەبێژی بەڕێز حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دەڵێ من هەرێمی کوردستانم خۆش دەوێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دڵنیا دەکەمەوە کە من نەرمم و ئامادەییم تێدایە بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشە و قەیرانانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە و داواشی کردووە بەڕێز دکتۆر ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکانی هەرێم سەردانی بەغدا بکە لە هەندێک گوردەکاری سیاسەتی نەوت و پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستان پێویست دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرچاوی بەغدا ڕوون بکە و ئەو خاڵەی کە لە ناو ئیتیفاقیە و ڕێکەوتنی سیاسی حکوومەتی حەیدەر عەبادی هەبوو کە لە ڕۆژی سوێند خواردنەکەی ڕاشی گەیاند و خوێندیەوە چەند خاڵێکی تێدایە پەیوەستە بە هەرێمی کوردستان هەر یەکێک لەو خاڵانە کە بە بڕای من پێویستیان بە میکانیزم و بە ئالەتی جێبەجێکردن هەیە بۆیە ینی ئەوە قازانج بە ئێمە ناگەێنێ وەکو هەرێمی کوردستان ینی دانیشین بڵێن بودجەکەمان بۆ بێ ئەگەر بودجەکە نێنێرین واوە ئێمە ینی لە هەرێمی کوردستان ئەرچی مەسئولیەت و ئەرچی چۆن دەڵێ دەستەبەرکردنی پێداویستەکانی خەڵکی کوردستانمان لەسەرشانە من بە تەنازوریشی نازانم هەر سەرکردەیەک لە هەرێمی کوردستان بچێتە بەغدا دابنیشێ هەوڵی خۆی بخاتە گەڕ لە پێناوی ئەوەی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەولێر و بەغدا پێویستە بکرێ بە زووتنی کات بکرێەوە موچە و بودجەی خەڵکی کوردستان بگەڕێنێتەوە هەرێمی کوردستان ئەوە جێگەی شانازیە بەڵام تا ئەوان لە دوورەوە گوتاری ئاگرین ئاراستەی ئێمە بکەن و هەرێمی کوردستانیش گوتاری ئاگرین ئاراستەی بەغدا بکە دوجار ئەمە شتێک دروست دەکات کە بە زەرەری هاوڵاتیانی کوردستان بە پلەی یەکەم کۆتایی پێدێتن بۆیە ئێمە ینی ئەزمونێکی تاڵمان هەیە لەم ناکۆچیە بێمانایە لەم ناکۆچیە تاقەت پڕوچێنە بە بڕای من دەبێت سەرکردایەتی سیاسی کورد کۆتایی بەم جۆرە ململانەیە ناخۆشە نەویستراوە نەخوازراوە بهێنێ بیر بکەینەوە لەوەی کە هەرچی پێمان دەکرێت بۆ بەرشەوەندی گشتی هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی فەرمانبەرانی کوردستان کە لە دۆخێکی ئابووری سیاسی کۆمەڵایەتی کەلتوری زۆر خراپ دەژین باوەڕم وایە کە چی دیکە فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەحملی ئەم بارە قورسە ئابووریە ناکەن و تاوانیشە ئێمە وەکو سیاسیەکان وەکو پەرلەمانتارەکان وەکو وەزیرەکانی کورد لە بەغدا وەکو سەرکردایەتی سیاسی کورد وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە دیار بێتاقەتی و بە دیار
ئەم وەزع ناخۆشەی فەرمانبەرانی کوردستان دابنیشین و گوتارەکانمان بە زۆرێک بێت کە ئەو زەرەرە بەرداوامی پێ بدرێت لە هەرێمی کوردستان. بەڵێ کاک عەبدولوهاب کەواتە ئەو شێوازە و میکانیزمانە و شێوەی ئیدارەکردنەی دانووسانەکانی کورد لە ئێستادا لەگەڵ حکوومەتی بەغدا چون لێکە دەیتەوە ئەیا فعلا ئیدارەکردنێکی منطقیە توانێت کێشەکان چارەسەر بکەن؟ بەڵێ من جارێمەلەوە ببوورە تۆزێک من تعلیقمە لە سەقسەکانی برای بەڕێز کاک نەوزاد خۆی مشکلی ئێمە ئەم نقطەیە بەڕاستی لە کوردستان ئەو وەجە نەزەرەی کە تۆ داوای مافی خۆت بکەیت داوای جێبەجێکردنی بەندە دەستوریەکانی کورد بکەیت کە لە دەستوری دایمی عێراق ئاعتراف پێکراوە بڕای پێکراوە و تەسپیت بووە داوای ئەوە بکەی بڵێ یعنی با بڵێ مالیچین فراد نەکە بە دەسەڵات و سوڵتە مالیکی حەوت وەزارەت و منسەبی نەبێ داوای ئەوە بکەی کە بێت بودجەکە بزانین چی لێ کردووە کە هەموو بودجەی 2014 کاک نەوزاد باش زانێت کە مناقەشەکرا 2014 صرف کردووە بە سلەف و ناومان نابوو میزانی ئەمری واقع وا بڕیارەکەم ناوی لە بڕێ لە 2014 چکە فرێنە مناقەشەیەکی فرێ تەزدیقەکەی فرێشت چکە هیچی بەسەری چۆنەمەوە مالیچێک 150,000 میلیشیای بە معاش تعین کردووە کە ئێستا ڕۆژانە بەردەمی پەرلەمانی عێراق هەیەت خەڵکی عەرەبمانە باسی شعاکەم باسی کورد ناکەم جارێ ئەنجا ئێمە لە کوردستان ئەڵێن وەڵی ئەمە ینی بە کێشەکردنی شەخصانەکردنی کێشەکان لەگەڵ عێراق یعنی من بەداخەوە خۆزگەم لە کاکی نەبیستایە لە کاک نەوزاد چکەوە زۆر باسکرا و زۆریش شتێکی زۆر سێرە لەم سەرکێرم چیەکەکردن نە لە عاشرەتێکن لە شارێکن نە لە قومیەتێکن نە ڕەفیقن نە دۆستن نە تجارەتی و بەزیان لەسەر چی شەخصانە بێت بە شەخصانەکردنی چێ لەسەر چی ئەم کێشانە کە سایەتی پێوە دیار بێ بۆ حەزیر دەموچاوی نییە چاویشی نەقژی زەردە چییە مەسەلە کەکە مەسەلە هەموو عێراق ناڵێ بەدەست دیکتاتۆریەتی کابرایەک 4 ساڵی ڕێک نەیتوانی حەو مەسەب بەر بە بۆی چەک بەبێ وەزارەتی دیفاع و بەبێ وەزارەتی ناخۆڕەشی لەو وەسع ئەمنی حەساسی عێراقە باشە وەکو پێم وتی هەموو میزانی 2014 تەخشان پەخشان کردووە کەس نەدەن مرکزێکی قایدی عامی خواردی مەسەلحیدا نبوو بە ملیاراتی تیا سەرف کراوە بۆ حملەی انتخاباتی خۆی بە ملیاراتی تیا سەرف کراوە ئەمە علاقی بۆ چێک علاقی بالیشی چییە من ببنەوە عبڵان بە شخصانەکردنی یعنی تاکە ئێمە وازن بۆ چونانە نێنی بەڕاستی تۆ داوایەوەکەی مادی سەوچ تەبیقا خۆی لەلایە داوای ئەوەکەی میزانی بودجێ پێشبەرگە بێ نایە ئەڵێ هی میزانی ئەقلی بێنە ئەڵێ نایە و کۆمەڵە شتی تر ئەمە علاقەتی شخصی بێنی بە سەرگۆزای مالی چۆ چییە یعنی من پێم بەڕاستی لەم سێرە خەڵکێک تا ئیساوا بیر بکاتەوە خاڵی تر کە بەنسبەت بە وەڵامی پرسیارێکی جەنابەوە ئێمە ئەم ئالێتی کە هەمانە بەڕاستی ئەم ئالێتی هەمانە بۆ ئەوی کە مناقەشە لەگەڵ بکەین ئەمە ئالێتێکە کە هەموو لایەنەکانی کوردستان متفقین لەسەری نە من بەتەنها وەکو کادرێک یان ئەندامی پەرلەمان کادری پارتیەک ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئەتوانم بڵێم ئەم ئالێتە بەسەر چووە و ئیترە بێ ئێمە لەگەڵ عێراقا باش بین و تەسریحاتی ناری نین تەسریحاتی ناری چۆن نین کاکەجە کە بڵێ من سێمانکەوە تەواو بێ و هیچ هەنگاوێک نەچووتە پێشەوە بۆی کە بودجە بێ بودجە بۆ نابێکم بە عاتیفە یاری بە عاتیفی خەڵکێن و بودجێ خوتوکەی یانی عاتیفی خەڵک بێن بڵین کاکە ئێمە لەگەڵ هەوڵاتانی عێراقین لە کوردستانین و ئەبێ خێرا سەرکردایەتی سیاسی واز لە هەموو پرێنسیم و مەبادی و مەرجەکانی خۆی بێن و بچین لەگەڵ عەبادی دانیشین بە هەموو شتێ ڕازی بن وە نییە بۆ بە هەموو شتێ ڕازی بن تێناگەم خەڵکی کوردستان بە سەربەرزانە تەحمولی کردووە و پێشم وایە ئەو خەڵکە ئیرادی قومیونەتەوەی لە کوردستان ئەوەنە بەرز بۆتەوە بۆ ئازادی و بۆ سەربەخۆی و بۆ خۆڕاگری کە ئینسان شانازی پێوەکە کە ئێستا لە ئەستێکە باوەڕکەم لە مێژووی کووردە ئەم ئاستی بەخۆی نەبینیوە الحەمدولله هێزە سیاسەکانیش هەموو ڕێکین و کاک نەوزادیش باش دەزانێت لە بەغا تا ئێستا خلافمان نەبووە و هەموو وەکو کوتلێک وەکو کورد وەکو کوردستانی کارەکەی لەوێ بۆیە من پێم وایە ئالێتەکە ڕاستە بەڵام بتێنێتەوە عەبادی جێژەر فشارایە عەبادیش کەوتوتە سەر میزانێکی کاول وڵاتێکی کاول و کابینەیەکی کاول هەمووی تێگەوە سەرەکان مالیشی کاک بەڵام لەمەشە دەبێت هەر کورد زەرەر بکە زەرمان کردووە ئێمە دەمانگە زەرەرێکی کاکە کە تۆ بوو جەموچی خەڵک نییە خەڵک بە برسێتی بە ڕەشوڕوتی بە چاوەڕوانی بەردەوام بێت بە تاکی دەمە زەرەرێکی زۆر گەورەشە پێ لە ئێستا دەبێت سەرکردایەتی سیاسی کورد کۆمەڵێتە نازۆڵە بە بەغدا بکە لە بەراوی میزانیەکی ڕەوشێکی تەراتە پێشەوە مفاوەزات دەنی دانوستان تۆ چیت و چی وەرەگری مفاوەزات ئەوە نیە تۆ تەسلیمی ئەو بیت ئەو تەسلیمی تۆ بێ تەواقع بکەی کە چاوەڕ بێ ئەو تەسلیمی تۆ بە یەکجاری بێگومان گفتوگۆکەین تۆ چیت و من چی وەرەگرم من چیم و تۆ چی وەرەگری ئەبێ وا مفاوەزات بە عەقڵش کراوە تاکو ئێستاکە و ئەم مفاوەزاتە بەردەوامیش هەبێ و مفاوەزاتیش بە تاکید ئالێتی خۆی هەیە فەنی خۆی هەیە ئیمکانیاتی خۆی هەیە ممکناتی خۆی هەیە یعنی لەبەرەوە
من پێم وایە ئەبێت ئێمە بەهێ منتر لەگەڵ ئەمەسا بڕۆین بەڵام ئەبێ ئیستعجال لەم فۆزە بکەین نێڵی مماطەڵی پێ بکرێ نەوە بە شێوەیەکی وا بتوانین فشاری بخینە سەر حکوومەت و کابینەوەی مالکی بەڵام خەریکە نوت ڕۆژێکەوە بێشتا ڕەوشێکێک و خۆیەتێک پر چارەسەر نەکە بلگە قەیرانەکان زیاترش بوو مەشاکلی هەژدۆ ساڵ بەسەرێکا کەوتوە و دوو کابینە مالیکی کارەسات بە عێراق دروستەکات بە عێراق دروستەکات کەوتووە بەسەرێکە ئەبێت ئێمە لەگەڵ شتەکان زۆر متەراکیمە بازش دەمەشتی دەستوریمانێ بۆ جەبەجێ ناکەنەوە هیچ پێویستی فۆزات نییە لەسەر مەسایلی دەستوری هیچ گفتوگوی قوڵ ناکرێت بەڕاستی مادەی 140 فەرم و دەستوری عێراق ئاعتراف پێ کردەوە و دایناوە و لە ساڵ 85 عێراق خەڵکی عێراق بۆ ئەو دەستوری دڵنیەوە باشە منتەقەم چم جارێکە بڵێم وەرە تخوابە بەسەر مادەی 140 ئێمە فۆزاتکەنەوە جەنابی مالیکی یا جەنابی فڵان کەس ناکرێت زانی بەعزش قابل فۆزات نییە باشە مەسەلی بودجە و هاوکاری تەسریح و تەدریب و ئیمکاناتی پێشمەرگە چ قابلی مفۆزاتێکە گەر بێتە سەر مەگەم کە لەسەر ئالێتەکە ئێجینە لە دەستورەتی هاتێ پێشمەرگە یا حرس یقین بەشێکە لە مەزموعی جێشی عێراقی عەبدولاب ڕایشکاری ئەنجومەنی ئاسایی شێریمی کوردستان مسرور بازانی لە پەرلەمانی ئەوروپا ئاڵێ کە حکوومەتی بەغدا فشارە خاتە سەر وڵاتانی ئەوروپا بۆی چێک بۆ هەرێمی کوردستانە نێرن ئەو چێکانیش دەبێت لە فرتەری بەغداوە دەرباز بن بین هەرێمی کوردستان باسی کۆمەڵی کێشێکی کە تا ئێستا بەغدا بەرامبەر حتا بەرامبەر ئەو شەڕێک کە هەرێمی کوردستان لەگەڵ داعشەیە تا ئێستا هەڵویستێکی جددی نەبووە بخۆی ئەمەش کێشێکی تر نییە یەکێک لەو کێشانەی ئەوەیە تاکو ئێستاکە ئەسڵ نظامی فڕەکەوانی مەدەنیژە بێ ئێستا متارە لە کوردستان بنیشێتەوە بە بچین پرس بە عەبادی بکەین بەس بە بەغا بکەین بۆ وەزارەتێکی مواصلات و نەقلیە بکەین بەڕاستی بۆیە ئەبێ ئێمە ئەم کێشانەیەک لا بکەینەوە و لە گفتوگۆین و ئەو کە فشارە خاتە سەرێ بە مەسائلی ئەچ چەک لە مەسادری چەکیان تەناوب کردەوە لە مەوجمعی وڵاتی ئەوروپا چەکەکردن بۆیە بڵێن عێراق تجارەت هەیە و مەسلحەت و بەرژەوەندی ئەم وڵاتە لەگەڵ عێراق زیاترە وەک لە کورد بچن لەگەڵ ئەمە بازرگانی بکەن باشتر لەگەڵی کورد بۆ نمونە تەنەوعی چەکی عێراقیکە ڕووساوەتە خەریکە تورکیاشی تێکە دەڵێت بێت قواتی ئەنی ئەسلحە لە عێراق لە تورکیامان ناتێەوە بێ قواتی تورکی بێت خوبەرای تورکی بێت تەسیحی کە ئاخر زیارەتی جعفەری بۆ تورکیا باز دەوەکە کە خوبەرای تورکی بێ تەدریب بە جێش عێراقی بکە یعنی ئەمان ئەنە لەم ڕێگەی بازرگانی کردن بیان لەسەر حسابی کورد یا عزی کوردکەن یاخود کوردا بڕن لەو کۆمەلگا نێودەوڵەتیە یا لەو تەحالوفە نێودەوڵەتی کە ئەمڕۆ کورد بەدەستێنەوە ئەو تەحالوفەوە تەنە بۆ داعش نییە حەزم بەوە ئەمە تەحالوفێکە بەڕاستی چەند بۆ لێدانی داعشە داوە لە بەرژەوەندی کووردە و عاتفێکی و مساندەیەک و پێشگیری و هاوکارێکی نێونەتەوەی کێشانە دروستەکەەوە ماوەڵانی پێچەوانی بەرژەوەندی خەڵکی کوردستانەدا بەتەکید و عێراق باش لەبەر چییە لەبەرەوەی کە ئەوان ناتوان ئەو حتا ئیستا ئەفکاری شۆبێنی لەسەری کۆمەڵە لەبەر پرسانی عێراقی ماوە حقیقەت بەڕاستی و زۆربەی زۆریشان بە شێوەیەک لە شێوەکان کابینەکەی عەبادی جرێژکراوی کابینەی ترە من ناڵم بەڵام نفسی ئەگەر تو هەردوو شخصەکە وەگری نفسی حیزبە نفسی کوتلێ نفسی ناجە بەڵام لە ممارەسە ڕەنگە داتوە لە ممارەسە ئەوە زیابێ و لە بیریش نەچێت ئێستا عێراق بەرەوە ڕووی لێک هەڵوەشانێکی زۆر خراپێتەوە لە ڕووی ئەمنی مهددە حتا چەند دو هەفتە لە پێش هەفتە پێش ئێستا تۆزە لە قواتی داعش لە بەغا تۆز دروکەوتۆژینە بەڕاستی کەیانوت فڵان شوێن مهددە لە عێراق لا بەغا مهددە فعلا بەغا مهددە کە تۆ گەشتی تەزوڵعیە و سەقرای و جەف سەخەر و گەشتە نزیکی بۆ غرێب و ئەبوو غرێبی فەلوجەوان بە تاکید ینی هەڕەشە سەر بەغا کە تۆ بتێبچی بۆ سەر کەربەلا و نەجەف بە تاکید ینی مهددە عێراق چاودێرەکان باسیەوەکەن کە ئێستا هەرێمی کوردستان زۆر وەرەقەی زەختی بە قواتی بەدەستدا هەرێمی کوردستان خۆی توانیویەتی ناوچەکانی خۆی بپارێزە و ناوچانەی کۆنتڕۆڵکردن جارێکی دیکە ڕزگار بکاتەوە باسەوەی کرێ وەزیری دیفاعی عێراق هاتووە هەرێمی کوردستان داوای لە هەرێمی کوردستان کردووە کە بەشدار بێ لە گەریان بۆ چوونیەتی ڕزگارکردنی موسڵ و ناوچەکانی تر کەواتە پێتوانی ئێستاش کورد کۆمەڵی وەرەقی بەهێزی بەدەستەوەیە بەتەکید لە هەمووی گرنگترەوەی مووسڵ کە جەناب چوونیەتی بەکارهێنانی ئەمانە ئێمە ئێستاکە حالێنەوە عەلازە لەم تەشکیلاتە نوێیانەی کە بۆ سوپای عێراق کرێتەوە لە ناوچەکانی کە کەوتە دژە دەستی داعش و ڕوومادی و فەلوجە و دیالە و کەرکووکانە ئێمە وەکو کورد رازینین ئەو هێزانە کە پێوترێ پازار هێزی گاردی نیشتیمانی ئێمە وەکو کورد رازینین لەسەر مووسڵ و دیالە و کەرکوو بکرێ بەڵام لە کوردستانیشی جەوە ئەوەی خۆمانەمانن پێشمەرگەمان هەیە و مەنزومەیەکی جێشی عێراقی و دەستور حەقی پیا و ئێمە گاردی هەرێممانە یانی حراسی ئەقلیمانەیە لەبەرەوە ئێمە لەگەڵ ئەوە نابین بەڕاستی بەڵام بۆ هەموو ناوچەکانی عێراق خۆیان بخۆن چۆنەکان چۆنی ناکەن چی دروستەکەن کەفی خۆیان لە ڕوومادیکە لە بێژگە لە خانەقی لە دیالەیکە لە کوێی ترێکە کەفی خۆیتەوە لە بەغایکە لە بەسڕێکە مشکلەی خۆیانەوەن ئێمە ئەبێ هەوڵ بدەین ئەو کە وەزیری دیفاعش باسی کرد ئەو فرقە جێشی عێراقی کە دروست ئەکرێ ئەو فەیلاقی کە دروست ئەبێ بەڕاستی کورد بێت و قایدەکەشی کورد بێت و پێی ئیمکانەتی ئێمە بۆ ئاگاداری جەنابەت ئەبێ ینی پێ ئەوەی کە لیوایە کە تەشویق بکرێ هەوڵ بدەین کە لیوایەک لە منزومەی ئەو فرقەیەکە بێت ئەبێت
کە حسە یەزیدی و شەبەک و مەسیح خوشکورالی مەسیحی تێدا بێت یعنی بۆ ئەوەی ئەو جێشە یاخود ئەو سوپایە ئەو فقی کە دروست ئەکرێ سەر مەنسوبەی جێشی عێراقی بە بۆ نۆ ئاعاداکرێت و تەنزیمەکرێ حقیقە دەبێ حساباتی ئەو مکەوناتە بکە خەڵکی کە زۆر گرنگ هەیە لە مووسڵ تا ئیسە سەرۆکی ئەنجومەنی مووسڵ هەموو نینەوە کووردە کەک بەشارکی کیە ئێمە دەسەڵاتی یەکەمین لە دوای پارێزگاکەوە لەوێەوە تۆم دەسەڵات یەکەمین بۆ دەنەی پارێزگاکەش ینی لە وەختی خۆیان مختار بن وەکو کورچکە دەنگی باشمە لە مەتەخێ نبوو ئەسواتی ئێمە بەرزتر بوو ماقاعدەکانمە زۆر بەرز بوو بۆیە مخەوەر بین لە بینی محافظ و ئەنجومە چێگە بتمان ئەنجومەنەگەری باشتر لە محافظەجینە لە مووسڵ بەڕاستی بە حسابێکی تایبەت بۆ ئەو منتیقەی باڵێ مکەوناتی ئێمە بکرێنێ و ئەوانی کە تاکو ئێستاکە کە مادەی 140 شمولیانەکە و لە یاخو ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمن بۆیە ئەبێت زۆر حساباتی دقیق بکرێت لەسەر مووسڵ فەرقیە و ئێمە ئامادەین لە ڕزگارکردنی مووسڵ و جێشی کوردستان ئەگەر بیرتان بێ زۆر باش لە بیدایی لە دوای ڕوخانی سەدامەوە بەعزێ هێزی ئێمە تا ئیستاش لە فەلوجە و لە ڕۆمادی و لە بێجی و لە تکری شەڕێکرد کە کوردن مازادکردن لە سەر ئاساسێک بێ ئایا پێتوانیە مەرجی پێشەخت دەبێتە بێ کە چون نەزارەتی پێشمەرگە باسەوەی کرێت کە پێویستە حکوومەتی عێراق لە منزومەی دیفاعی عێراق بێگومان کە پێشمەرگەش ئاڵێ بەشێکە لەمە بجێ پێشمەرگەدا بێن بکرێ ئەسلیحەی پێشکەوتو بوو پێشمەرگەدا بێن نابێتە مەشمەرج بێ ئەمە هەمووی لەگەڵ وەزیری دیفاعات و بەرباز کراوە هەمووی ئەبێ بالضبط بەپێی حەسەکەی ئێمەی کورد چەنن دەستپێ ئێمە چەند بێت مەسەڵی ساحەڤەکە لە سەحەبە بێ لە ساحەڤەی جێشی عێراقی لە ئێمە بێ کورد بێ ئێستا لە ساڵ سێیە بۆ محەممەد جەناب مزانە ساعت هەشت بوو ئێستا بۆ ساڵ سێ منزومەی جێشی عێراقیە بۆیە ئەم نسبێ بکرێتەوە بە ساحەڤە وەناوچەکانی ئێمە بێ لە 100 کوردی بێ مەعەدا مراعاتکردنی ئەو مکەونی کەوتم شەبەک و خوشکبرانی مەسیحی و لەگەڵ تورکمانەکانیش داوای تەستیکردنیانەکە تورکمان قسەیەکی ترە بەڕاستی بەشێکی ترە چونکە ئێستا زانین حرەکەیکی زۆر خراپ هەیە لە بینی حەویجات تا چێتە دزیکی خاڵ ینی عوزێم معنی ئەو منتیقی خەتێکێ خوشکبرانی تورکمانە ئەوە باسێکی ترە بەڕاستی بەڵێ نەوزات وەکو کاکی عەبدوڵڵا پاڵێ مەسەلەی کێشەکانی وەکو تو پێشتر باست کرد زیاتر ئەو توندیەکان وەکو تو باست کرد لە نێوان مالکی و بارزانی لەسەر ئەساسێکی شخصی نەبوو کێشەی شخصی بەڵکو وەکو کاکی عەبدوڵڵا پاڵێ ئەمە لەسەر ئەو ئەساسە بوو کە نووری مالکی دەسەڵاتەکان هەمووی قوڕخ کرد بۆ 7 وەزارەتی بەڕێوە برد و باسی بەهادەردانی بودجێ گشتی و باسی تەعیینکردنی کۆمەڵێک میلیشیا زۆر شتی ترێژ بەڵێ من زۆر بە کورتی ئەگەر ڕوونکردنەوەیەک تەعاان با پێمان ناخۆش نەبێت ئەگەر بڵێن کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی بەغدا لەم دوو کەسایەتیە بەڕێزا ڕەنجی داوەتەوە چونکە بمانەوێت نەمانەوێت ئەمانە دوو کەسی یەکەمی ئەم لە هەرێمی کوردستان و ئەمیش لە بەغدا بووە. بەڵام من بەڵگەیەک دەێنمەوە بەوەی کە 11 ساڵە پرۆسەی سیاسی لە عێراقدا با بڵێن بەردەوامی هەیە و عێراق ئازاد کراوە لە ماوەی ئەو 11 ساڵە 8 ساڵی لە دوو خولدا بەڕێز نووری مالیکی سەرۆک وەزیران بووە یعنی بۆچی کێشەکانی ئێمە لە ماوەی یەک ساڵی ئەخیری لەگەڵ نووری مالیکی بە شێوەیەک زەقتە بێتەوە کە بودجە و موچەی خەڵکی کوردستان دەبڕێت یعنی ئەی 7 ساڵەکەی تر ئایا نووری مالیکی پیاوێکی باش بووە یان سەرۆک وەزیرانێکی سەرکەوتوو بووە یان ئایا ماوەی ئەو 7 ساڵە بەدڵی هەرێمی کوردستان بووە؟ نا قسەکە ئەوەیە کە هەتا ئەو لەحزانەی کە کێشەکان لەگەڵ بەڕێ سەرۆکی هەرێم زەق دەبێتەوە دەبێتە شخصی اینجا زیاتر ئاسەوار و کاریگەریەکانی ئەو ململانی و ئۆناکۆچیا دەردەکەوێتەوە خەڵکی کوردستان تێدا بەڵام لە ئیدارەکردنی هەرێمی کوردستان ئازابی تریشە بووە ڕای من لە ئیدارەکردنی هەرێمی کوردستانی شێکەتی نیشتیمانی کوردستانیش و پارتی دیموکراتی کوردستان پێکەوە بەڕێوە بردووە حتا گوت و بێژەکان لەگەڵ کۆمەری عێراق پێکەوە بەڕێوە بردووە سەرۆکۆمەری جەناب مام جەلال بوو ئێمە قسەمان لە معاملەکردنی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم تەمسیلی هەموو خەڵکی کوردستان دەکا نوێنەری شەرعی خەڵکی کوردستان بووە بۆیە ینی ئەگەر پرسیارەکان ئەگەر تێبینیەکان ئەگەر مەدحەکان لە هەندێک حاڵەت ڕەخنەکان لە هەندێک حاڵەت ئاراستەی ئەو بکرێ یعنی ئەگەر سەرۆکی کۆماری عێراق کووردە و پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە یعنی خۆکفر نییە سبەینێ ئەگەر ئەو سەرۆک کۆمارە یعنی ڕەخنەیەکی لێ بچیرە یان تێبینیەک لەبارەیەوە هەبێت یان حتا ئەگەر سوپاس و ستایش بکرێ یعنی ئێمە نابێ والێکی بدەینەوە کە ئەمە سەر بە حزبێکی سیاسیە بۆیە ینی قسەکان گوتارەکان ئاراستەی ئەو دەکرێت من زۆر بە کورتی و بە کوردی دەیڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی دەستور سەر بە عێراقا بەڵام ئەو پەیوەندیە بەهێزەی ئێستا
هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا هەیەی لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری ئەوەندەی هەرێمی کوردستان دەچێتە تورکیادا دەنیشێ و لە معاملە و لە سەودا و چون و هاتندایە ئەوەندە لەگەڵ عێراقێکدانە کە هەرێمی کوردستان سەر بەو عێراقەیە یعنی ئەمە پرسیارە دەبێت سەرۆکی هەرێم یان سەرۆکی حکوومەت یان وەفدێک لە هەرێمی کوردستان چ تاوان و چ گوناحێکی تێدا ئەگەر بچێتە بەغدا و لە خەمیدا بەڵێ کاک نەوزاد جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم گەرجێ لێمە بێ چی دیکە ناوچی و کێشەکانمان و قەیرانەکانمان بەو ئاقارەدا نەڕوا کە هاوڵاتیانی کوردستان تێدا سەرەن بەڵێ کاک نەوزاد گەرجێ لێمە بێ جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم قوبا تاڵەبانی ئاڵێ جێگیری سەرۆکی حکوومەت قوبا تاڵەبانی ئاڵێ کە خۆی بێگومان لەسەر پشکی یەکەتی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمە ئاڵێ تا حکوومەتی اتحادی بودجێ هەرێم نەنێرێت وەفدی هەرێم ناچێتە بەغدا. بەڕێزەکە من دەمەوێت ینی پێش ئەوە من ڕوونکردنەوەیەک بدەم لەگەڵ ڕێککەوتنی سیاسی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و لایەنەکان لەسەر پێکەنانی حکوومەتی عێراقی وا بڕیاردرا کە وەزیرە کوردەکان بەشداری حکوومەت بکەن بەداخەوە ماوەیەکی زۆری بەسەر چوو وەزیرە کوردەکان یعنی نازانم من سەبەب چی بوو هەتا ئێستا شەقامی کوردی نازانێ ئەم وەزیرانە نەچوو سوێندیان نەخوارد ماوەیەکی زۆرمان بە فێڕۆ ڕۆیشت دواتریش بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک نێچیروان بارزانی گوتی بڕیارماندا ڕاستەوخۆ دوای چون و سوێند خواردنی وەزیرە کوردەکان ئێمەش وەفدێک لە هەرێمی کوردستانەوە بەرەو بەغدا دەچین و ئەم کێشانە لەگەڵ بەغدا یەکلا دەکەین و بەرەو چارەسەرکردنیان دەبین یعنی پرسیارەکە ئەوەیە چ شتێکی تازە هاتۆتە پێش چ تەسەڕوفاتێکی حکوومەتی عێراقی کراوە کە وا بکە وەفدی حکوومەتی کوردستان ئینجا کاک قوبا تاڵەبانی وەکو جێگری سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم وا دەڵێ یان کاک نێچیر وا دەڵێ یان هەر وەزیرێک وا دەڵێ وتەبێژی حکوومەت وا دەڵێ هەر کەسێکە وا دەڵێ من حەز ناکەم یعنی ئەم قسانەی کە دەکەن بە ئاقاری و بە ئاراستەی حیزباتی داوە تۆ بە من دەڵێ کاک قوبات جێگری سەرۆکی حکوومەتە و لەسەر پشتی یەکێتێ بەڵێ لەسەر پشتی یەکێتیە بەڵام من وەکو یەکێتێک نایبینم من وەکو جێگری سەرۆکی حکوومەت دەیبینم و کاک نێچیروان کە لەسەر لیستی پارتیە وەکو پارتێک نابینم وەکو سەرۆکی حکوومەت دەیبینم من قسەکانم بە شێوەیەکی گشتی ئاراستەی بەرپرسیارانی هەرێمی کوردستان بەڵێ کاک نەوزاد گەرەکانمان کەماوە بەڵێ گەرمە بکەینە پرسیارێک بۆچی وەفدی کوردستان بە چ سەبەبێک ناچێتە بەغدا و لە خەمی هاوڵاتیانی کوردستان نابێت اینجا هەر کەسێک ئەوە دواتر من بە شێوەی فەرمی نەمبیستووە لە هیچ بەرپرسێک لە کاک قوبات لە کاک نێچیر لە هیچ وەزیرێک کە بڵێ ئێمە وەفدەکەمان ناچێتە بەغدا بۆیە بە بڕوای من ینی لە هەموو حاڵەتەکان ئێمە وا بکەین وەفدمان بچێت سەرۆکی هەرێممان بچێت حیزبەکانمان بچێت بۆ ئەوەی ئەو ناکۆچانێک کە لەگەڵ بەغدایە بە زووترین کاتێک لا بکرێتەوە بۆ ئەو دۆسیانەی کە ئەوان داوای دەکەن دۆسیەی نەوت حیساباتی نەوت پسوولەی نەوت خەرجی نەوت چۆن نەوت دەفرۆشین چۆن نایفرۆشین بەچێ دەیفرۆشین خوا هیچ عیبێکی تێدا نیە با بە بەغدا ئەگەرێنە وڵاتان عەرەبی بڵێن بە دنیا بڵێن ئەگەرێنە وڵات بەڵێ کاک عەبدولوهاب کاک نەوزاد ئەڵێ 7 ساڵ لەگەڵ مالێکی کێشەمان نەبووە لەم ساڵی ئەخیرە کە پەیوەندەکانی نێوان مالێکی و بارزانی تۆن بووە مەسەلەی بڕینی بۆجێ و بڕینی موچەی خەڵکی کوردستان ئەم ڕەوشە ئێستا لێکەوتەوە ئەوە مەراسیم لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بە کاک نەوزاد وانە ئەمە هەر 7 ساڵەکە لەگەڵ مالێکی ملە نەیابووین و جەنابی مام جەلال فەخامەتی سەرۆک کۆمار تاکو و کاتی نەخۆشکەوتنی کە تەمەنە ئیشات چاک بێتەوە و تەمەن درێژی بۆکەم ئاگادارە و ئیتیفاقی هەولەر کە مالیکیمان بۆ جاری دووەم دانایەوە بەژێر ئیشرافی جەنابی مام جەلالە بوو و مام جەلال ڕۆڵێکی گرنگ و جێی سوپاس و شایستەی هەبوو لە عێراق لەو کاتانە و باش لە نازم کاک نەوزاد چۆن واڵێ مام جەلالیکی وڵوانی کە بوو داینەمۆی ئەوە بوو بتوانێت مالیکی ڕابگرێت و تەسەڕوفات و دیکتاتۆرەتی بەڵام تاو کاتێ بنەخۆشکەوت بەداخەوە ناتوان ڕاڕاگیرێ ئەمە کێشێکی دوورودرێژەوە ئەم ساڵی ئەخیر نیە و جاری کەش تاکی دەکەم و زۆر پێ سەیرە برەدرێندەی پەرلەمانی عێراق بێت بڵێ ئەوە وڵی ئەوە شتێکی شخصی کادیری ڕۆژان بەنووسێک کەسێک خۆم من تۆ کەری شپانە بێ بڵێن شتێکی ترە بەڵام ئەمر زێت بڵێ مشکلی نییە بەڵامدانیش پەرلەمانی عێراق بڵێت تا ئێستا بڕوای وابێ بڵێ ئەمە لە بینی مالیکی مەسعود بەرزانیە لا بسێرە بەڕاستی پرسیارێکی دیکە ئەمە باسی تورکیا کە بۆ نمونە ئەڵێ ئەوەندە حکوومەتی هەرێمێشتە تورکیا بزەبدی زیاتر ئەو بەرپرسانی حکوومەتە چونکە سەر بە پارتینە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتە ماڵن ئەڵێ ئەوەندە لەگەل تورکیا دانووساندن بکەن بوو لەگەل عێراق ناکەن بۆی کێشەکانمان لێرە چارەسەر بێ
ئێمە ئێستاش جاری کێژەوەی کاڵێ وەزیرەکان نازانم بۆ نەچوون بەقا کاگنۆزات حەزەکەم لەگەڵ منای لە پەرلەمان نازم چۆن بێگایی خۆی نیشانەیە وەزیرەکان بۆیە نەچوین ئێمە چارە سەعاتێ لە دەرو کاتی چەند خواردنەکە لە دەروەستین تا بچین کە چوتیان بچنە ژوورەوە دەنگی بۆ بن بەڵام وەزیرەکان لێ ڕێن باتە بچێت تەسویتەوە کە هات لە دەرەوە مفاوەزاتەکە گەشتە بنبەر چکە دیار بوو ئێمە لەسەر وەزارەتەکان پۆست وەزارەکان 3 بۆ 5 مشکلەمان هەبوو لەسەر مەسائلی مەرجی پێشوەختە مشکلەمان هەبوو لەسەر مەرجی گەرنتی کە داوای گەرنتیمانە کرد پیشاندەکەی کورد هەموو کەوتە بنبەست وەزیرەکان وتیان ناچینەوە تاکو ئەو مفاوەزاتی دوم دەستی پێکردەوە بوو وەزارەکان لە 3 وەزیرەوە نایب ڕێوەزەرا دوانە بوو بە 5 کاگەنۆزات خۆشی جەنابی بەزان لە بەردەمی ئێمە سوێنیان خواردەوە و کۆمەڵێک بادری تر دروست بوو کە وتیانە ببێن وەزیرەکانی خۆتان سوێنمان خوارد بەڵێ تەواتن و تەواو ئەوەی کە نەهاتن مفاوەزات وەستا بوو نە لە بەرەوەی کورد ئاگای لێتی وەزیرە کوردەکان ئاگای لێ خەڵکی کوردستان برسێ بەڵام نەچوون ناوانیەوە بەڕاستی و تەفسیرە خراپە و بەداخیشەوە مفاوەزاتەکان بۆ ڕەوەستاون تا ئێستا کە تۆ حەقت نەیەتێ کە تۆ شوتی تۆ تەنفیز نەکە من لە خۆم بڵم ئیلایم بوو بەقا بەسۆر میوانی تۆ بم وەکو چۆڵە میوانێکی چارە قورس بم نابێت ئەبێ مفاوەزات دوایە ئەبێ ئەرزێ خۆش کرێ بۆ گفتوگۆ باسەوە کرێ کە سەرکردەی هەر پێنج لایەنە سیاسیەکە هەرێمی کوردستان کوا بنەوە و باسی داواشە کرێ کە قسە لە سەرەواکەن چۆن ئەو وەفدەی دانوستانکار کە بچێتە بەغدا تا ئێستا دانوستانگەندەکان دەست پێ نەکردەوە بەو نیشاندەوە کۆکایک عەبدولوهابی شەڵێ تا ئێستا وەساوە من ئەوە دەزانم بڵێم کە ینی ئەم کاتانە بە فێڕۆدانیان لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و فەرمانبەران و موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە ینی ئێمە هەتا بەغا قوڵ ناکە کاشی من بەغا قوڵ ناکە چێکی داخلی ئەم پرۆسەیە نەبێت و هەتا سەرکردایەتی سیاسی کورد زوو با بڕیار بدا با سەرکردایەتی سیاسی کورد زوو دابنیشێ و بڕیار بدا بەوەی بڵێ دادەنیشم یان دانانیشم یان سەر بە بەغدام یان سەر بە بەغدانیم یان دەوڵەت دروست دەکەم یان دروستی تۆ بچی بە گفتوگۆ نەبێلانی دۆم بڵێ بەخێر بیت دا بڵێ وەرە کاک عەبدولوهاب ئەڵێ بەغدای ما قبول ناکە لەبەرەوەیە مەسەلە داوای نەکردووە بێت بڵێ کەوتەکە چووە چی تەبان جارێش هەستا ئامادەنی پێشوازی جارێشان دەگەیان نەگەشتەوە قۆناغەکە نەگەشتەوە ئەمە نازانم دەبێ هەرێمی کوردستان دەبێ هەرێمی کوردستان ینی زیرەکتر بێ لەو سیاسەت و گەمە و یاریە ناخۆشانەی کە پێمان دەکرێت من حەز دەکەم ینی ئەمە بە ینی حاڵەتی ئابووری حاڵەتی کۆمەڵایەتی حاڵەتی نەفسی خەڵکمان لەبەر چاو بێ زۆر زۆر گرنگە یعنی کارەساتە سەرکردایەتی سیاسی کورد حزبە سیاسیەکان پەرلەمانتار وەزیر پلەدارەکانی کوردستان لە خۆشترین و لە باشترین حاڵەتی ئابووری خۆیان بشین هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش لە دۆخێک بن کە ئینسان بەس بچێتە ناوردەکاری ژیانیان یعنی فرمێسێک لە چاوی ڕاناوەستێ من بەڵستم ئەوەیە کە ئێمە با پێ نەکەنین بە حاڵەتی ئابووری خەڵک با پێ نەکەنین بە وەزع ناخۆشی خەڵک ئێمە با لە خەمدا بین یعنی کار لە ساڵحی ئێمە نیە هەرچی زووە پەلە بکەین تەنازول بۆ عێراق بکەین تەنازول بۆ هەر کەسێکە بچین بیکەین لە پێناوی ئەوەی مافەکانمان دەستە بەر بکرێت پێویستە جێبەجێ بکەین ئەو مافانەش کە چیە دەبێت داوای بکەین هەمومان پێکەوە داوا بکەین و من ئەم قسانەی کە دەیکەم کە دەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان من بەبەستم تەنها پارتی نییە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان من بەبەستم یەکێتیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان من بەبەستم پارتیە من بەبەستم گۆڕانە من بەبەستم کۆمەڵە من بەبەستم یەکگرتووە کە ئەم وتارە ئەم داواکاریە ئاراستەی سەرکردایەتی سیاسی کورد دەکەین بەبێ جیاوازی داوای دەکەین بەڵێ کای نەوزاد دو قسەی بەرزتان کاک عەبدولوهاب لەسەر قسەکانی کات بە فێڕۆ نەدا من ئەو ڕەم پێوەقعی نێمە بچین تەنازولکەین بە هەموو بەڕاستە بژێوی و ژیانی ئەنە ڕۆحی ئەمە چاویە من هەوڵاتیانێمە ئەو پەڕی خۆڕاگرنەوە بێ هەمومان هەموو شتێکمان کردووە پێناوی کە بتوانین ئەو بوو جەم و چێ بگەڕێتەوە خەڵکی کوردستان ئەو خەڵکی ئاژار و ئەوی کەباری بژێوی تووشی ئەم ئەوەزای ئێستا بووە من یە خاڵم تۆ کە تۆم فۆزات دەکەی گفتوگۆکە یانی بکەک دۆزە نازانم بۆ چی واڵ ینی کابرا جارێ نایەتە پێشەوە ئەرزێ خۆشەکەەوەی گفتوگۆ دەست پێ بکاتەوە و ئامادە نیە پێشوازیلەوە دی تۆ بکە مەسەن تا ئێستاکە ئەوان لە مؤهلین کە پێشوازیلەوە دەکە من بیکەن بە گفتوگۆ ئەمڕۆ یەکەم تەسریح دەرچووەکە لە مەکتەبەکەی مالی بەڵام دەبێت ئێمە لەگەڵ عێراق مەکتەبەکەی عەبادیەوە ئەڵێت با بێن داوای بەڕێز ئاشتێوراکەین بێ بۆخە و ئێمە لەگەڵ کوردستان مشکلەکانمان حەلەکەین مەسئولیان هەموویەتە کوردستان مشکلان حەلەکەین بەڵام ئایا ئەو ئەرزێتە خۆشکراوە تا شان دەکەین بچێتە بەغا ئەبێ مفۆزات وایە بە گفتوگۆ وایە ئەرزێت خۆشکەی بۆ چوونی شان دەکە بەڵێ عەبدولوهاب عەلی ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان نەوزاد ڕەسوول ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سوودەکانمان لە شاری هەولێر زۆر بەخێر هاتنی میوانەکانمان دەکەین
بەڵێ بەرزان زۆر سپاس بۆژی کۆیان هاتەماشەوەن گەلێکی ژێن مەبووی سەری دەمژمێرە بێت بۆ پرسێکی دنیا گرنگە ڕۆژەوێ بێگومان دێت هاوڕابین لەبێت هەر شاد و بەختەوە